اینجا ئیبلیس ئەڵێت فەبیما ئەغوەیتەنی چونکە تۆ منە بە هەڵەیا برد، چونکە تۆ واو لێکردم خراپە بکەم، تۆ تەڵەو بۆ دانام لەگەڵیشیا خەتایە تەپاڵخوای گەورە لأقعدن لهم صراطك المستقيم دا أنيشم لسر رجيان شاوريانكم قعد له العربية معناه أوي لشونك دانشيتو شاوريكي تا طلبويك جنيتو قعد وات لشونك دانشيتو لقلا مكشة وات شاوريكيت وشاوريكي طلبوك سجنيتو وكو بينا برساي خود على شيء لمن على مزقول لبشتي درجة مزقول تكوبة يلاك وصاوا شاوري برادركيت بيت الدرو نقبت يلاكو بابلين بتشبك بقولكو يعني شتي كتير نازل بەس بیرۆکەکەوەیە کە خۆ دەشاریتەوە و چاوەڕێکت کەسێ دەرکێ و پەلاماری بێ جا کەسێک کاتێک کە بۆ تەڵە خۆی حەشاررابێ خۆی دەرەخایان نا خۆی دەرناخە و ئایا بەردەوام هێرشەکات یان بەس لە کاتی گونجاوە چاوەڕێی کاتی گونجاوە کات اینجا هێرشەکە وانە جامە وێ نەکراوە لە ئاەتی لأقعدن لهم صراطك المستقيم من لەسەر ڕێگە ڕاستەکە بم بۆیان بەڵام هەموو کاتێ باشکرا هێرش ناکەم کاتی گونجاوە دۆزمەوە و دوایەوە شتێک بە پەنهانیە خەمەناوە و هەر بە خێرایش بۆی دەرەچم پێشەوەی هەستکەن کە لەوێ بووم و شتێکم یاوە بجوانە ثم لآتينهم من بين أيديهم اینجا ئێم بۆیان ڕێگ لە بەردەمیانەوە چی ڕێگ لە بەردەمانەوەیە ڕێگەی ڕاستە و با بەرەوە بەهەشت ئێم بۆیان وەڵام لێرەوە مەڕۆ کورە مەڕۆ بۆ بەهەشت بەهەشت زۆر دوورە براوەرە بام نەرەسا شتێکە بمێ بۆ خۆی لاگی بە بەهەشت قازانج و خۆشی کاتیان پێم جاوی پێتان ئەڵەمێکێکە لە چەندین لێکدانەوەکانی هەر لایەک لە پێشەوە بۆیانیم ومن خلفهم لە پشتەوە بۆیانیم لە پشتەوە بۆیانێم و ڕانێکەشم ئەزانن یەکێ لە دواوە هێرشە کاتە سەر ئەوێ بۆستی بەرەو پێشەوە ڕۆی تۆوانی ژیانەوە بۆستی ویانەوێ بگەڕێتەوە دواوە ئەم تابیرە لە قورئانە بەکاراتوە انقلبتم على أعقابكم بەرەو دواوە هەڵەگەڕنەوە بە پێچەوانەوە ڕۆن بەرەو خوا ڕۆشتی و نزیکە بوویتەوە کە چێسا بە پێچەوانەوە کەیان بینم باشە بن و بەرەو پێشەوە ڕۆن و مەرحەلا بڕم نیش دەسەکەم بە ڕاکێشانیان بۆ دواوە لە دواوە هێرشەکەمە سەریان وعن شمائلهم وعن أيمانهم وعن شمائلهم لەلای ڕاستیان و لەلای چەپیانەوە ئێم بۆیان ئەمە بە چەندین شێوە لێک درراوەتەوە بەس لای ڕاستیان مانای ئەوەیە لەناو کەسی باشە بن من هەریەم بۆیان لەناو کەسی خراپە بن من هەریەم بۆیان چونکە لەلای ڕاستێ تۆ کاری باشەکەیت لای ڕاست بەسراوەتەوە بە کاری باشەوە لای چەپیش بەسراوەتەوە بە کاری خراپەوە جا لەلای ڕاستیان تەنانەت کە ئەوان خەریکی کاری باشیشن بەڵام من هەر بە پەنهانی خۆمی تێخم تەنانەت کاتێ قورئانی ژەخوێنی هەر خۆی بە پەنهانی تێخات بۆیە خوای گەورە فەرمێت فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم کاتێ قورئانە خوێنی پەنا بەخوا بگرە لە شەیطان باشە بۆچی خۆ تۆ خەریکی کاری باشی شەیطان ئیلاقی چێ بەسەر کاری باشەوە نەخێر منیان بۆیان کاتێ خەریکی کاری باشن هێرشەکەمە سەریان کاتێ خەریکی کاری خراپن بە هیچ ناوەسم